سەبارەت بە گەرەکانی گەڕانەوەی بەعس بۆ عێراق بەڕێز حەیدەرلامی سەرکردە لە دەوڵەتی یاسا لە گەڵمانە. بەڕێز حەیدەرلامی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، بەخێر بێن. بەڕێز لامی یعنی بەعس لە سووریاش کۆتایی هات، ئەگەری هەیە لە عێراق سەرهەڵباتەوە مەترسیەکان جددی و حەقیقین یاخود ئەمەی کە باسەکرێ تەنیا شوەیەکی سیاسیە. بسم الله الرحمن الرحيم. محمد وآله الطاهرين. السلام عليكم ورحمة الله وبركاته. من دواعي السرور محاولة واقعا حزب بعث حزبك استمكارو تندرو تند آجوية لدى مزراندنية وتاكو كوتاي بهناني لعراق زورهانها متي بسر خلقي عراق ولاتاني نوتكهنا خلقي عراق اوي ديكي لدست رجيمي بعث وحزبي بعث بهمو بيكاتو اين كاني وقوة ام حزب فاشستيا همو زورة تاوان كاريكي لدجي مروفاتي برانبر ببيكاتا كاني عراق دولة عراق بيكاتا كان كر بهيد شويك ريغنادرت ونابت بشوازك لشوازكان أزموني حزبي بعث لعراق دوباره وكريتو بويا إيما تاكو استاش بدست آزاري بكو سياسي وكو بارتي دعوة وحزب كان ديكا لأنا كان ديكا بدست ئازارەکانی حزبی بەعسەوە دەناڵێڵین ئەوەی بینیومانە بەسە ئەوەندە بەسە کە خێزانە گەورەکان دەیان ڕۆڵە و وەکو بنەماڵەی ئالحەکیم و ئالسەدر و بارزانیەکان و ئەم بنەماڵە گەورانی عراق دەیان خەڵکی خۆیان لەدەستدا دەیان زانە و کەسایەتی گەورەیان بەدەست حزبی بەعس لەدەستدا ئەو حزبەی کە بەبێ هیچ جۆرە مرۆڤایەتیەک بەشێکی ئەو خەڵکەی کوش بەبێ ئەوەی هیچ مرۆڤایەتیەک نیشان بدات بە ئاگر و ئاسن شەڕی خەڵکی خۆی دەکرد لە کوردستان سەدان هەزار کەسی کوشتەنیا لەبەر ئەوەی لەبەرەوەی فەرمانێکیان جێبەجێ نەدەکرد بە چەکی کیمیایی هێرشی کرد لەسەر بۆی ناکرێت هیچ شێوێکە وەزمنە دووبارە بکرێتەوە. یاسای ڕیشەکێشکردنی بەعس توانی کۆتایی بە بەعس بهێنێ؟ بەڵێ دەکرێت یاسای ڕیشەکێشکردنی حزبی بەعس جێبەجێ بکرێت لەبەرەوەی وەکو ئامرازێکی سیاسی بە یاساوە چەسپاوە کە نابێ و حزبە بگەڕێتەوە، بەڵام گرنگە نابێ ڕێگە بدرێت ئەم حزبە بە کراسێکی نوێ بە شێوازێکی نوێ بگەڕێتەوە پێشەوە. دەبێت هەموو لایەک چاودێری ئەم پرسە بکەن بوونی پیسانەی حزبی بەعس بەم شێوەزە لە عێراق و لە ناوچەکە بەوەی کە جارێکی دیکە ڕووپۆشەکەی بگۆڕن و بە شێوازێکی دیکە بێنە پێشەوە و بێنەوە گۆڕپانی سیاسی. دەبێت چاودێری ئەم بابەتە بکرێت، دەبێت ڕۆڵەکانی ئێستا و چینی ئێستا بزانن کە حیزبی بەعس لە عێراق چکارە ساتێکی ناوەتەوە، دەبێت بزانن لە سووریا چکارە ساتێکی نابوو. زۆرێک لەوانەیە کە لە زیندانەکان دێنە دەرەوە دەبینن کە چیا بەسەرات و عێراقیەکان ساڵانێکی زۆر چیان چەش لە گۆڕە بە کۆمەڵ و زیندانیەکان و لێدان بە چەکی کیمیایی و کوشتنی بیرمەند و مێژوونوس و خەڵکانی وەرزشکار و زۆرەها هونەرمەند. خەڵکی عێراق هیچ سینێکی لەدەست حزبی بەعس ڕزگاری نەبوو، هیچ تاکە کەسێک لەدەست حزبی بەعس لە عێراق ڕزگاری نەبوو. ئەمە بۆ هۆکاری دواکەوتنی عێراق بۆ سەدان ساڵ ئێمە گەڕاندەوە دوا بۆیە دەبێت وریابین و ڕژ بین لەسەر ئەوەی کە نابێت حزبی بەعس بە شێوازێکی نوێ بە ڕێگایەکی نوێ بگەڕێتەوە و نابێت بە پلانێکی نوێ بێتەوە پێشەوە بۆ ئەوەی ئەو قوارەیە بێتەوە کە تەنیا خراپەی بۆ عێراق دەوێت. باشە، پرسیاری جدی قسەی جدی ئەوەیە بەڕێز لامی، یعنی هۆکارەکانی گەڕانەوەی بەعس ناوخۆین یان ئەقلیمین یان چین؟ من پێم وایە کەسانێکان دەیانەوێت کە بەڵێ ئەم کارتەوە فشال بکەن بۆ ئەوەی کە جارێکی دیکە حزبی بەعس بێنەوە نێو دیمەنی عراقیە خۆت دیمەنی سیاسی عراقی بە دیاریکراوی. ئێمە لێرەوە بەو کەسانە دەڵێین ئەم
کارتە کاتێکی سوتاوە ئەوانەی دەیانەوێت یاری بەم کارتە بکەن دەبێ بزانن کە یاری بە واقعی عێراق دەکەن و یاری بە ڕازگۆیی پرۆسەی سیاسی و خەڵکی عێراقی دەکەن. حەزبی بەعەز بە یاسا بە تاوان ناسێنراوە و قەدەغە کراوە ناکرێت بگەڕێتەوە. هەر کەسێک هەوڵی گەڕانەوەی بدات دەبێت باجی ئەو کارەیە بدات. ئێمە ڕێگە نادەین وەکو گەلی عێراقی بە هیچ شێوازێک ڕێگە نادەین یان دەرەکی ئەقلیمی هۆکارەکانی گەڕانەوە. من پێم وایە گەڕانەوەی حەزبی بەعەز بزاوتێکەیە. ئەم بزاوتە دەکرێت بزاوتێکی دەرەکی بێ و دەکرێت بزاوتێکی نێوخۆی بێت، چونکە کەسانێک لە نێوخۆی عێراقن ئەوانەی کە هەتیوی ڕژێمی پێشوو حەزبی بەعەز بوون ئێستا دەیانەوێت ئەو ڕژێمە بگەڕێنەوە. کەسانێکن لە بزاوتی دەرەوە دەیانەوێت کە عێراق خراپەی بۆ بێتە پێشەوە. بەڵام من دڵنیایی دەدەمە هەموو پێکاتەکانی عێراق کورد و شیعە و سونە بە هیچ شێوەیەک حەزبی بەعەز ناگەڕێتەوە. هەرگیز ڕێگە نادەینەوە حەزبە هاوادەی عێراق بکرێتەوە، چونکە ئەم حەزبە جارێکی دیکە پێی ناخاتەوە سەر عێراق و بە تەواوی ئەو ئەگەرە لە عێراق بە دوورەوە ئەگەر بیانەوە بیگەڕێنەوە ئەو ئەزمونە بە دڵنیاییەوە ئەوە خەڵکێکی بووە لە بەرامبەر خۆیان دەبینن. باشە زەمینەی ئێستای عێراق لەبارە گونجاوە بۆ گەڕانەوەی حیزبی بەعەز. بە هیچ شێوەیەک زمینەکە لەبار نییەوە، هەرگیزیش زمینە لەبار نابێت. نەکاتی بۆ دەڕەخسێ نەشوێنی بێ دەڕەخسێ بەهۆی حەزبی بەعەز لە عێراق بگەڕێتەوە. حەزبی بەعەز دەبێت ئەوەمان لەبەرچاو بێت. شتێکە لە خاکی عێراق لە گۆڕنراوە وە کۆتایی پێهاتووە. ئەگەر کەسێک بیاوێت کە مردوویەک لە گۆڕ دەربێنێت دەبێت بزانێت کە لە شوێنی ئەو کەسە دەنێژرێت. ئێمە هەرگیز ڕێگە نادەینەوە ئەزمونە لە عێراق زارێکی دیکە دووبارە بێتەوە. لە عێراقدا هیچ شوێنێک بۆ حەزبی بەعەز نییە. لەبەر ئەوەی هەر کەسێک بیاوێت بەم شێوازە یاری لەگەڵ ئێمە بکات دەیەوێت کە پشێوی لە عێراق دروست بکات و پرۆسی سیاسی تێک بدات جا لە هەر شوێنێکی عێراق بێت. باشە بەڕێز حەیدەر، ینی چی بکرێت بۆی کە مەترسیەکانی حەزبی بەعەز نەمێنێ؟ ینی پێویستە چاکسازی بکرێت، گەندەڵی نەهێنرێیان چی بکرێت؟ بەر لە هەموو شتێک بە چاوپۆشیکردن لە حەزبی بەعەز یاخود هەر لایەنێکی دیکە دەبێت چاکسازی هەر بکرێت، دەبێت گەندەڵی نێنێت. ئەو هەڵانەی لە پرۆسی سیاسی هەم دەبێت ڕۆبڕۆیان ببینەوە بە هیچ شێوەیەک نابڕێگە بەو شتانە بدرێت. دەبێت کەسانی سەروەر لە شوێنی خۆیان بن، ئەوانەی پێشەنگن لە پێشەوە دابدرێن و بوار بە خەڵکی عێراق بدرێت و هەموو خاوەن مافەکان مافی خۆیان بەدەست بێنن. خەڵکی عێراق بە هەموو چینە هەژار و زەنگینەکان دەبێ مافی خۆیان وەربگرن و پرۆسەیەکی پەرەپێدان و گەشەپێدان لە عێراق بێتە پێشەوە. جیهان لە دەوری ئێمە پێش دەکەوێت، ئێمەش پێویستمان بەکاری پێشەنگکارانەیە بۆی عێراقێکی دیموکراتی و ئازاد دروست بکەین، دەسەڵات بە شێوەی ئاشتیانە ڕادەست بکرێت. حەزبی بەعەز هەبێت یاخود نا دەبێت ئەم شتە لە عێراق هەر بکرێت. دەکرێت ئێمە ئەوە ببێژین کە بزاوتێک هەیە وەزوڵەیەک هەیە ئەوانەی کە بەتاوی لایەنی بێهیوان دەیانەوێت حەزبی بەعەز بگەڕێتەوە، بەڵام ئەوە ڕێگر نییە لەوەی کە ئێمە خۆمان لە چاکسازی بەدوور بگرین و هەوڵی نێشتنی گەندەل لە عێراق بدەین. لەبەر ئەوەی چاکردنی ئەم بابەتە چاکردنی کۆمەڵگە و عێراق و پێشکەوتن و بەرەو پێشچوونی زیاتری عێراقا لە پێناو ئەوەی کە چینەکانی داهاتووەنەوەکان داهاتوو لە ژیانێکی باشتر بژین. بەڕێز حەیدەر لامی سەرکردە لە دەوڵەتی یاسا، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەخێر بێت.